بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەر جێگەن جوانترین سڵاوی خواتان لێبێت خۆشحاڵم کە ڕۆژ لەگەڵ هاوکارم کاکشوان لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ. بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزانم سڵاوتان لێبێ و کاتتان باش بە هیوای تەندروستێکی باش و کاتێکی پڕمێد و کامەرانی بۆ ئێوەی ئازیز سپاس بەخوا ئەم بەیانیش دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە بە هاوکاری هاوکارم کاک جەلال محەممەد کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. بینەرانی عزیز دیارە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەوەی کە خوێندکارێکی کورد بەشداری لە کۆڕبەندی ئەوروپی ئەڵپاخ کردووە کە نمونەیەکە لە خوێندکارە زیرەک و لێ هاتووەکان کە جارێکی تر دیارە ئەم شانازیە بەر هەڵەبجە بڕاوە و ئەو خوێندکارە دانیشتووی پارێزگای هەڵەبجێ بەشداریان کۆڕبەندەی کردووە تایبەتی هەڵبژێرداوە بۆیە ئەمڕۆ لە تەوریەکەمان میوانداریمان کردو بۆی کە بزانین چۆن هەڵبژێرداوە و ئەم کۆڕبەندە باسی چی دەکاوە ئەو چۆن بەشداری کردووە و ئایا تا چۆندا ئەم کۆڕبەندە گرنگە کە تێیدا ئەم کۆڕبەندە دیارە باسوخواسە لەسەر ناساندنی بابەتی ئابووری و بە تایبەتی کولتوری و کۆمەڵایەتی سیاسەتیش بەتەشیت دیارە میوانداری و قوتابیەمان کردووە. لە تەوەری دووهەمی پرۆگرامەکەشمانە هەوڵەدەین کێشۆگرفتەکانی بەروبوومی پەلەوەری لە هەرێمی کوردستان بخێنە ڕوو بە تایبەتیش لەم کاتەیەکەوە تۆزێک نرخی مریشک یا خودت گۆشتی مریشک و بەرهەمە پەلەوەریەکان گران بۆ بەرز بۆتەوە بە شوێن ئەو هۆکارانەیە دەڕۆین لەو ئەو پرسیارانە دەکەین کێشۆگرفتەکان چین لە هەمبەر پرۆژە پەلەوەریەکان و وەروە بەرزبوونەوەی نرخی گۆشتی مریشک بەداخەوە. دەوەری سێمان لە دەربەندیخانەوە بەڕێوەری پەروەردەی دەربەندیخانمان لەگەڵ دەستپێکردنەوەی دەوام دیارە هەندێک گرفت و کۆست لە بەردەم بەڕێوەبەرایەتیەکان و لە بەردەم پرۆسی خوێندندا هەمیشە هەیە بە تایبەتی دەربەندیخان کە ئەگەرچی یەکێک لەو گرفتانەی کە سەرجەم قوتابخانە و پەروەردەکان بەدەستیەوە دەناڵێنن ئەویژەوەیە کە خراپی و کۆنی بینەی قوتابخانەکانە بەڵام دیارە دەربەندیخان بەهۆی بوومەلەرزەکەی ساڵی 2016 بوو یا 17 تا ئێستا بەشێک لەم بینیانە نۆژە نەکراونەتەوە و بە وێرانی ماونەتەوە بۆیە دەمانێت بزانین جگەلەوە گرفتەکانی دیگەی بەڕێوەبەرایەتی پەروەردەی دەربەندیخان چین کە میوانداری بەڕێوەبەرمان کردو لە تەوەری سێما لەگەڵمانە بن. وەڵایزان دەستپێکیش بابزانین پلەکانی گەرما لە هەرێمی کوردستان و لە شار و شارۆچکەکان بەرەوبەرزبوونەوە ڕۆیشتون چکە لە دوێنێەوە ئەڵێن شەپۆلێکی گەرما هەیە تا ڕۆژی پێنجشەمە دەخایەنێ بابزانین پێشبینیەکانی پلەکانی گەرما بۆ ئەمڕۆی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەکوێ دەگات.
وڵایزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسە لەسەر بەشداربووکردنی خوێندکارێکی زانکۆی هەڵەبجەی بەشی ئینگلیزیەکەین کەوا لە کۆڕبەندی جیهانی ئەلپاخ لە وڵاتی نەمسا بە کۆڕبەندێکی ئەوروپی دەناسرێ گەر هەڵە نەبم 75 ساڵام کۆڕبەندە هەیە لە ساڵانی 1945ەوە ساڵانە لە هەموو جیهاندا کۆمەڵی خوێندکاری زیرەک و سەرکەوتوو بەشداری و کۆڕبەندە دەبن لەو کۆڕبەندەیە وەکو کۆڕبەندێکی ڕۆشنبیری فکری باسکردن لە زانست و سیاست و کللتور و بۆ ئەم ساڵی کۆڕبەندی ئەلپاخی ئەوروپی لە ساڵی 2020 خوێندکارێکی زانکۆی هەڵەبجەی بەشی ئینگلیزی کە بۆ دووهەمین جارە زانکۆی هەڵەبجە خوێندکارەکانی بەشداری و کۆڕبەندە دەکەن کە ئەمەش مایەی دڵخۆشی و وەروە جێگەی شانازی پێوەکردنە بۆ ئەم ساڵیش خات و وەفا شەفیق خوێندکاری قۆناغی چوارەمی زمانی ئینگلیزی لە زانکۆی هەڵەبجە بەشداری و کۆڕبەندەی کردو بۆ قسەکردن لەسەر خودی کۆڕبەندەکە لە زاری بەشداربووەکانەوە وەروەها ئامانج لە کۆڕبەندەکە و کۆمەڵێک زانیاری زیاتر وەرگرتن لە کۆڕبەندەکە میوانداری زۆر بەڕێز خات و وەفامان کردووە. خات و وەفا سڵاوت لێبێ و گوێت لە ئێمەیە بۆمان باس بکەی کۆڕبەندی ئەوروپی ئەلپاخ چییە و بەڕێستان چۆن بەشدار بوون؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیار ئەمە ئەم کۆڕبەندە کۆڕبەندێکی ڕۆشنبیریە کە هەموو ساڵێک بەڕێوە چێ وەکوی باستان کرد لە وڵاتی نەمسا بۆ ماوەی 75 ساڵە بەردەوام هەموو ساڵێک ئەکرێت و خوێندکار وەرئەگرێت لە هەموو جیهانەوە بەبێ جیاوازیکردن بۆەوەی کە لە چ ئاینێکت هەیە یان خەڵکی کوێ یان لە چ نەتەوەیەکی یان چ ڕەنگێکی بەڵکو تەنها جەق دەکرێتەوە سەر ئەوەی کە خوێندکار چ توانایەکی هەیە وەمەرجی گرنگ بۆ ئەم بەشداریکردن لەم کۆڕبەندە دیارە سەرەتا بێت زمانی ئینگلیزیت باش بێ اینجا زیاتر بۆ گەنجیشە تەمەنەکەی دیاری کراوە لە نێوان تەمەنی 18 بۆ 35 ساڵ بۆی زیاتر خوێندکاران بەشداری تیاکەن لە هەموو بوارەکان بواری کشت و کاڵ زانستیان بواری کەسێک بواری ئابووری بێ یان بواری میدیا لە هەموو بوارێکەوە بەشداری تیاکەن و کۆمەڵە باسێکی تیا ئەکرێت لەم کۆڕبەندەیە وەکوی باستان کرد باسی سیاست دەکرێت باسی زانست دەکرێت تەکنەلۆژیا زیاتر ئەم ساڵیش ئەوەی کە جەخت ئەکرایەوە لەسەری بە بۆنەی ئەم بارودۆخی ڤایرۆسی کۆرۆناوە کاتوێتە پێش دیارە جیهان ڕوبەڕووی گۆڕانکاری بووەتەوە هەنێک کەس کار و پیشەی لە دەستیاوە هەنێک کەس تووشی کێشە بووە زیاتر باسی ئەوە کراوە کە ئەوانی کە زیانیان بەرکەوتووە چی بکرێت بۆ ئەوەی کە ژیانی دوای کۆرۆنامان چۆن باشتر بێت لەوەی کە چۆن قەرەبووی زیان لێکەوتووەکان بکرێتەوە ئەم کۆمەڵە باسانەمان کرد و هەر ساڵێکیش دیارە بەناونیشانێک ئەم کۆڕبەندە دەست پێ ئەکات ئەم ساڵ فەندەمێنتەڵز تیمی سەرەکی کۆڕبەندەکە بوو فەندەمێنتەڵز واتە بنەما بنچینەیەکان یان بنەما سەرەکیەکان کە هەر کۆمەڵگەیەکی لەسەر بنیاد نراوە ئەو بنەما بنچینەیانەش مەبەست پێی زیاتر ئازادی ڕادەربڕینە و مافی کەمەنەتەوەیەکانە دیموکراسی و ئازادی لە ڕادەربڕین لە میدیا بە تایبەتی ئەم کۆمەڵە تەوەرانە بابەتی سەرەکی ئەم ساڵ بوون. زۆر باشە وەفاخان تۆ چیت باس کرد لەسەر کۆمەڵگەی کوردی هەم لە ڕۆکەلتوری و سیاسی و دیموکراسی و تەنانەت دەربڕینی ڕای ئازاد بە شێوازێکی گشتی و بە تایبەتی لە میدیا. دیارە ئەم کۆڕبەندە ینی زیاتر قسەکەرەکان ئەوانی کە قسەکەرەکان دیاری ئەکرێن پێش ئەوەی کە کۆڕبەندەکە دەست پێ بکە و میوانداری کۆمەڵە کەسایەتیە کرابوو وەکو سەرۆکی نەتەوەی گرتوەکان لە ئێستاە ئەنتۆنیۆ گەتەرس و سەرۆکی پێشووی نەتەوەی گرتوەکان دیسان بانکیمۆن منیش لە بابەتێکا کە میوانداری ئەو سەرۆکی نەتەوەی گرتوەکان کرابوو من پرسیارێکم کرد بۆی بزانم کە ئەوان چیان کردووە UN چی کردووە بۆ کورد وتم ئێمە بۆ نمونە کۆمنتێکم نووسی بۆ ئەوەی کە پرسیارێکم لێکردن ئێمە 45 ملیۆن خەڵکین لە پارچەکانی کوردستان چەند ساڵە لە هەنێ شوێن
تەنانەت کورد ئازاد نیە ناتوانێت کە ناوی کوردی بنێت ناتوانێت کە بە زمانی خۆی قسە بکە ئەوان چیان کردووە بۆ کە بە تایبەتی باس لە دیموکراسی و باس لە ئازادی نەتەوەکانەکەن بەڵام ترەوە بوو کاتەکە دیاری کراو بوو بۆ نیو ساعت بوو فرێ وەڵامدانەوەی کۆمەڵی پرسیار کەوت و وەڵامی کۆمەڵە پرسیارێکی کەی نەیایەوە بەو شێوەیە بوو زۆر باشە بەڵام بۆ بابەتەکانی کە ئەوەی کە من بەشداریم تیا کرد خوێندنەوەی ڕۆمانێک بوو بۆ ماوەی 24 کاتژمێر کەسێک کاتی پێدرا بوو کە بەشداری بکات لە خوێندنەوەی ئەو ڕۆمانە و لەبەرەوەی کە من ئارەزوو خولایەکی زۆرم هەیە بۆ خوێندنەوە بۆ ئەدەب بە تایبەتی بەشداریم کرد لەو بەرنامە و پرۆگرامەیە زۆر باشە وەفاخان ئەو کۆڕبەندە چەند ڕۆژ دەخایانێت دواتە هەموو ساڵێک کە دەست پێ دەکا ماوەیەکی چەنە پێم وابێ ئەم ساڵیش بە خریاوەریەوە نەبوو هەموو ساڵێک دەبوو بڕۆنە وڵاتی نەمسا لەوێ بە کۆبوونەوەکە لەوێ بێ پێم وابێ ئەم ساڵ بۆ یەکەم جار بە ئۆنلاین بوو چەند کات هەبوو واتە چەند ڕۆژ دەخایانێت کۆڕبەندەکە کۆڕبەندەکە 12 ڕۆژە لە بەرواری 23 تا 3 لە ئێستاە 4 ڕۆژمان ماوە کە تەواو ببێ بەڵێ ساڵانی ڕابردوو هەموو ئەچوو بۆ گوندی ئاڵپاخ هەموو بەشداربووەکان لە وڵاتی نەمسا بەڵام ئیترەم ساڵ لەبەر ئەوەی کە ئەم بارودۆخە هاتە پێشەوە بە شێوەیەکی ئۆنلاین بەڕێوەچوو بەڵام ئەمە هیچ لە گرنگی کۆڕبەندەکە کەم ناکاتەوە چونکە بەڕاستی ئەم ساڵ لەگەڵ ئەوەی کە ئەو بارودۆخە هات بووە پێش زۆر بە شێوەیەکی جوان و ڕێکخراو هەموو بابەتەکانیان ڕێک خست بوو لەو ماوەیە بە ئۆنلاین ینی ئاسانکاریەکی زۆریان کردبوو بۆ هەموو بەشدار بووەکان و هەر کەسێک کێشەیەکی بۆ باتایەتە پێش خێرا چارەسەریان نەکرد زۆر بە ئاسانی ڕێگە خۆشکردنێکی زۆر بوو لەوانەیە کەسێکی زیاتریش بەشداری کردبێ بۆی ئەمەش هیچ جیاوازیەکی نەبوو چونکە هەمان ئەو سوودەی ئەوە دیارە شتێکی کەیە کە ئەنی بەشێک لە فێربوون لە گەشتکردن و لە سەفەرایە بۆ ئەوێ و مرۆڤ زۆر لە ئەزمونونەکان لە گەشتکردنە فێرە بێ بەڵام لەگەڵ ئەوەشە دیسان هەر ئەو جۆرە لە پەیوەندی و تێکەڵبوونە کللتوریە هەر دروست بوو لە نێوانوانە بۆ لە ئەو تێکەڵبوونە لەگەڵ کەسەکانی کە لەگەڵ بەشداربووەکانی کە بە کۆمێد نووسین بە پرسیارکردن لە یەکتر هەر هەمان گرنگی هەبوو ئەم ساڵیش هەمان سوودی و ئیسفادی هەبوو بۆمان تۆ توانیتە لەو پەراوێزەیە شتێک لەسەر کورد کۆمەڵگەی کوردی خۆمان بە تایبەتی تێبگەێنی لەو هاوڕێیانەت یا لەو بەشداربووانی دیکە لە ڕێ کۆمنتەوە بووبێت یاخود لە ڕێ وەڵامدانەوەی پرسیارەکان یەوان بووبێت لەسەر نەتەوەی کورد و کۆمەڵگەی ئێمە بە تایبەتی بەڵێ ئێمە گروپێکمان هەبوو کە هەر کەسێک بۆ نمونە باسێکی خۆی ئەکرد کە خەڵکی کوێیە چی خوێندووە و ئێستا چییە کات بۆچی ئەوێ بەشداری بکات لەم کۆڕبەندەیە منیش لەسەر ئەوە پۆستێکم کرد کە باسی کوردم کرد و باسی کارەساتی هەڵەبجەم کرد بە تایبەتی خۆمەک و دانیشتێکی شاری هەڵەبجەم و زۆر لە هاوڕێکانم ینی ئەیانوتێکێک لە هاوڕەکانم بە تایبەتی ئەوت من تا ئێستا ناوی کوردم نەبیستووە و بۆ یەکەم جارەکە ئەزانم کە خەڵکی عێراق بەشێکیشی کووردە و لەسەر ئەوە باسمانە کرد لەگەڵ یەکتر باسی کللتوری کوردم بۆ ئەکردن و ئەوش زۆر پێخۆش حاڵ بوو ئامادە بوو حەزیە کرد کە زیاتر ببیسێ دەربارەی کللتور و دەربارەی مێژووی ئێمە هەڵبژاردننی جەنابەت بۆ ئەو کۆڕبەندە چۆن بوو بە چه فیلتەرێک کاتێپەڕیوە وایە هەڵبژاردنەکەی لە دەستی بۆ نمونە زانکۆکان و بەرپرسانی ئێرە بۆ یاخۆت ئەوان خۆیان دێن بە دوواداچوون دەکەن بۆ قوتابی وێزگیرەکانی کە ئەو تواناییان هەیە و هەڵیان دەبژێرن و بەشداریان پێ دەکەن لەم لایەنانەوە نەخێر پەیوەندی بە زانکۆوە نییە زۆر چونکە فۆرمێکە کە هەموو کەسێک پڕێکاتەوە بە ئۆنلاین فۆرمەکە لە دوو بەش پێکاتووە بەشی یەکەمی زانیاری کەسیەکانە بەشی دووەمیشی لەسەر نووسینی وتارێکە ئەو بابەتی کە باسم کرد ئەمساڵ ئێمە باسی فەندەمێنتەڵزمان کرد نەما بنچینەیەکان لەسەر نووسینی ئەو وتارە و هەروەها نووسینی CV و وەڵامدانەوەی کۆمەڵە پرسیارێک بوو لەسەر ئەوەی کە بۆچی ئەتەوێ
کە گەشت بکەی ئەتەوێت چی فێربی ئەتەوێت چی ببەخشی وە چی وەرگری پێوەرەکە لەسەر ئەوە بوو لەسەر ئەو فۆرمە بوو و دوای ئەوەش ئەنجامی فۆرمەکانمان بۆ هاتەوە لەگەڵ ئەوەشە دوای هەتا کاتی دەستپێکردنی پرۆگرامەکە بەردەوام ئەگادارکردنەوەی تازەمان بۆ هات لەسەر ئەوەی کە لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی کۆنفرانسەکە و ئەوەی کە باسی چی ئەکرێ و ئەوەی کە میوانەکان کێن بۆ شێوەیە. زۆر باشە وەفاخان چەند کەس بەشداری کۆربەندەکەن واتە پێم وا بێ فەرموتان 4 ڕۆژیش ماوە و لەو 4 ڕۆژەیەوە هیچ سیمینارێکی ترتان هەیە لە پلانی کۆربەندەکە یا قسەی لەسەر بکەن؟ بەڵێ بۆکو خوێنکارەکان زیاتر لە 700 خوێنکار وەرەگرن لە 9 وڵاتی جیاوازەوە و بۆ ڕۆژەکانی داهاتوش کۆمەڵە بابەتێکی کەش هەندیسان هەر لەسەر زانست و تەکنەلۆژیا و ئاین بە تایبەتی ئەوکو بابەتانەش باس ئەکرێن لە کۆتایی کۆربەندەکەیە دوایوەش داوامان لێکن کە بابەتێک نووسین لەسەر ئەوەی کە چ سوودێکمان بینیوە لەم کۆربەندە. زۆر باشە کاتە بەشداریکردنی جەنابەت لەم ساڵدا هۆکارە بۆەوەی کە بڵێن ساڵێکی دیکەش بەشداری یاخۆت دەرفەتی بەشداریکردنت بۆ تۆ ئاسانترەوە ئەمەواکە بۆ نمونە بەرەبەرە لە کۆربەندەکانی داهاتوودا دەتوانی پلەی ناو کۆربەند وەربگری و دەتوانی دەرفەتی قسەکردنی زیاترت پێ بدرێت بۆ نمونە؟ بەڵێ ئەکیت پێش من کە هاوڕێکی من هە لە زانکۆی هەڵەبجە کە ئێستا باڵیۆزە باڵێزی وەکو باڵێزی پرۆگرامەکە دیاریکراوە لە وڵاتی عێراق ڕێبین نەجمەدین ئەو ئێستا باڵێزی پرۆگرامەکەی لە عێراق چونکە ئەو پێشتر بەشداری کردبوو ساڵی یەکەم زۆربەی خوێنکارەکان وان ساڵ یەکەم کە بەشداریان کردووە کە زۆر چالاک بوون توانیویانە کە بەشداریکی کارایان هەبێ بۆ ساڵی داهاتوو یان بۆ ساڵەکانی کە هەڵبژێراونەتەوە وەکو باڵیۆز وەکو نوێنەری وڵاتەکانیان لە کۆربەندەکەیە. خاتەوە فالەم کۆربەندەی ئەڵپاخی 2020 بەڕێستان تاکە خوێندکاری عێراقین یاخود باڵێن لە هەرێمی کوردستان بەس لە عێراقیژیش خوێندکارێکی تر هەیە یاخود دەرێەوە نوێنەرایەتی هەموو نەک هەرێمی کوردستان عێراقیش دەکەن. لە کوردستانەوە سێ خوێنکاریکەوە بزانم بەشداری کردووە سێ خوێنکار بەڵێ بەڵام وەکو ئەوانی کە زۆر نازانم چونکە هەنێک بۆ منە خۆی ئەناساند پۆستیە کرد کە بڵێ من لەو شوێنەوەم بەڵام بۆ ناوچەکانی کە زۆر بەرچاوم نەکەوتووە لە ماوەی کۆربەندەکەیە بەڵام لە کوردستانەوە سێ کەسی کە بەشدارە. ئەمە تا چەندە دەبێتە دەرفەت بۆی کە سبەینێک خوێندکارێکی کورد بەپێی توانای خۆی بتوانێت ڕێگە دیبلۆماسیەکان ببڕێ بە جۆرە لە جۆرەکان پێ بخاتە دەرەوەی وڵات بۆی کە بخوێنێ بە پێچەوانەوەی کە لە ڕابردوودا هەمیشە کۆرسەکانی خوێندن بوو بێت یاخۆت هەر دەرفەتێکی دیکە بوو بێ بۆ دەرەوە بەپێی بۆ نمونە باگراوەندی حزبی بەپێی ئەو تەسکی حزبیانە بووە کە لە ڕابردوودا هەبووە بگرە هەندێک ڕەنگە خوێندکاری ژەگەر ئەو دەرفەتیان پێدرابێت لەبەر جیاوازی بیرروڕای سیاسی لێ سندرا بێتەوە تا چەندە مە شانازیەکە بۆ جەنابەت کە بەپێی توانای خۆت توانی وتە پێ بخەیتە دەرەوەی وڵات و بۆ ساڵانی داهاتووش ئاسانکاریەکی ترە کە دەتوانین ڕەنگە درێژە بە خوێندن بدەیت ببێتەوە هۆکارێک لە دەرەوەی وڵات توانەکانی خۆت زیاتر برەو پێ بدەیت. بەڵێ بێگومان ئەمە ئەزمونێکی زۆر گەورە بوو بۆ من هەر لە سەرەتای بەشداریکردنم لە کۆربەندەکەیە هەتا ئێستش چونکە جیا لەو لە فێربوونی ئەو بابەتانی کە لە کۆربەندەکەیە باسەکرێن لە شارەزابوون لەو بابەتانەیە جۆرێک لە تێکەڵبوون لە نێوان کللتورەکانی کەیە دروستە بێت و جۆرێک لە ئاڵوگۆڕکردنی بیرروڕایە دروستبوونی پەیوەندیکی زۆر باشی هاوڕێیەتیە لە نێوان هەموو نەتەوەکانە و ئەم بەشداریکردن لەم کۆربەندەش هیچ پەیوەندی نییە بەوەی کە بڵێ چ بیرروڕایەکت هەیە یان بڵێ پەیوەندیت بە چ لایەنێکەوە هەیە نەخێر ئەمیان تەنها و تەنها ئەوەسێتە سەر توانای خۆت چونکە پەیوەندی تۆ ڕاستەوخۆ لەگەڵ ئەو کەسانەیە کە ئەو فۆرمەت پێێن
ئەوان تەنانەت ئەڵێن بە هیچ شێوەیەک باسی ئەوە مەکە لە بەشێکی فۆرمەکەیان نووسرا بوو بێ شێ باسی ئەوە مەکە کە خەڵکی کوێیت بە هیچ جۆرێک ڕستمی خۆ دامەنێ بە هیچ شێوەیەک باسی ئەوە مەکە ینی بەو شێوەیە ئەوان تەنها و تەنها یانوێت کە جەخت بکەنەوە سەر ئەوەی کە توانای تۆ چییە؟ ئەتوانی لە چ لایەنێکە سوود و ئیسپادت هەبێت لەم کۆڕبەندەیە ئەتوانی چی بکە ئەتوانی چی ببەخشی بە دوای چییە ئەگەڕێیت لەبەر ئەوە زۆر پێشنیارەکەم بۆ هەر قوتابێکی کە هەر خوێنکارێکی کە ئەم فۆرمە پڕ بکاتەوە گرنگ نییە ئەگەر بۆ جاری یەکەمیش وەرنەگیران گرنگ ئەو بەشداریکردنەیە کە ئەو هەوڵدانەیە دیارە هەر شتێکیش هەوڵ و کۆشتێکی زۆری ئەوێت بە ئاسانی بەدەست نایەت سەرەتا بە پشتبەستن بەخوا و دوای ئەوە بە هەوڵدان و بە مانووبوونی کەسەکە خۆی کەوتووە بە متمانەبوونی کەسەکە بە خۆی کەوتووە ئەکرێت دەوروبەر هەنێ جار ساردت بکەنەوە لەوەی کە هەوڵ ئەی بۆ شتێکیان بڵێن تۆ چۆن ئەتوانی کە بگەیتە ئەو شوێنە بەڵام مرۆڤ ئەتوانێت خۆی بە ویست و ئیرادە و بە توانای خۆی هەموو ئەو هەنگاوە قورسانە تێپەڕێنێت و بگات بە ئامانجەکەی خۆی زۆر باشە خاتووەفا چەند گرنگە لە کۆی 600 خوێندکار کە ئێستا ئەکید بۆ لایەنەکانی کەش هەر کەسێک کە بەشداریەکە لە بابەتێکی وایە بۆ شتێکی کەیان بۆ چونکە بەردەوام ئەم جۆرە لە وەرگرتن هەیە لە دەرفەت بۆ گەنجان ئەڕەخسێنرێت لە هەموو وڵاتەکانی کە بڵێ بەشداریم کردووە لە بابەتێکی وایەن لە فۆرمێکی وای بە تایبەتی ئەم کۆڕبەندەش کە گرنگێکی زۆر زۆری پێئەدرێت ئەوە دەرفەتێکی زۆر باشە و چانسێکی زۆر زیاترت هەیە بۆەوەی کە بتانی بەشداری بکەی لە بابەتێکی کەیە زۆر باشە خاتووەفا دەرفەتی زۆرمانە بەس دەمەوێت وەڵامی ئەمەمان دەستکەوێت چەند گرنگە ئەگەر لەو کۆی ئەو 600 خوێندکارەی بەشدار بوون ئەگەر ڕێژەیەکی زیاتر لە سێ خوێندکاری کورد لەوێ بەشدار بووایە تا چەند گرنگتر دەبوو تا چەند چۆن لێوەکو لە باتیوێک و تیمێکی بەهێزتر دەبوون چەند بابەتێکی جیاوازتر لە بواری کللتوری کورد سیاسەتی کورد ڕادەربڕین دیموکراسیت لە کوردستان مافی نەتەوەیی کورد هەر خوێندکارێک بابەتێکی تەڕحکردای ڕەنگە زیاتر دەرفەت باشتر بێ ئەمەم پێ گرنگە تا چەند گرنگە ینی فەرق دەکا یاخود ئەگەر یەک خوێندکار لەوێ بێت و دە خوێندکار لەوێ بێت ڕۆڵیان گرنگتریان چییە؟ ئەمە یەک توش ڕێنماییت یاخود با بڵێن ڕێنمایی بەڕێستان بۆ خوێندکاران بووی بۆ ساڵی داهات و هەر لە ئێستەوە بیر لەوە بکەنەوە بەشداری ئەو کۆڕبەندە بکەن لەکەیەوە دەبێت فۆرم پڕکەنەوە چۆن ئەو فۆرمە وەربگرن و ئەو فۆرمە لەکوێوە دابەژەکرێ ڕەنگە خوێندکارێک ئێستا هەر نەزانێ کۆڕبەندی یاپوری ئەوروپی ئەڵپاخ چییە یان لەکوێ فۆرمەکەی دەستکەوێت دەمەوێت لەو دەرفەتەی کۆتایی بۆی وە بیرهێنانەوەیکیش بۆ خوێندکاران ئەومان پێ بڵێن. بەڵێ سەبارەت بە پرسیاری یەکەمتان بێگومانە تا ینی زۆر دیارە بەهۆی گرفتی ئێمەش پیشانی خەڵکی کەی بێن کە کوردیش بەم شێوەیە توانای هەیە لە ئەم بوارانەیە ئەتوانێت خزمەت بکە توانێت ڕۆڵی گەورە ببینێت لە باشترکردنی بارودۆخەکانە و هەر ئەم ساڵیش یەکێک لەبەرەوەی کە بابەتەکان هەریکێک لە بابەتەکان و کڵەبی شوێنێک ڕێکی خستە بوو یەکێک لە بابەتەکان کڵەبی عێراق ڕێکی خستە بوو هەمووشی خوێندکارە کوردەکان بوون ئەوانەی کە پێشتر بەشداریان کردبوو چەند خوێندکارێکی کورد بوون کە ئەو کڵەبیان ڕێکخستە بوو بە ناوی کڵەبی عێراقەوە و تایە باسی بابەتێکیان کرد و خەڵکیش زۆر دەستخۆشی لێکردن زۆریش ئیسفادەی هەبوو بێگومان کە خوێندکار زیاتر ببێ ئەتوانین ئەم ساڵ تەنها یەک بابەت پێشکەش کرا بۆ ساڵەکانی داهاتوو ئەتوانرێت بابەتی زیاتر پێشکەش بکرێت و دەربارەی پرسیاری دووەمیشت بۆ بەشداریکردن من ئەم ساڵ درەنگتر بەشداریم کرد بەڵام لە حەڤەی دوو فۆرمەکە
بڵاو کرایەوە کە خوێندکارەکان توانیان کە فۆرمەکە پڕکەنەوە بۆ ساڵەکانی داهاتووش وابزانم هەر بە هەمان شێوەیە لە مانگی دووەوە ئیتر ئەتوانن کە فۆرمەکە پڕکەنەوە وەکوتم بۆ ئەوەش زیاتر مەرجیەکەمی ئەوەیە کە ئەبێ زمانی ئینگلیزی باش بزانێت چونکە زۆر باشە من زۆر بە خێرایی دەمەوێت بزانم ئێستا پلانت چی هەیە بۆ ساڵی داهاتوو تۆ لە ئێستاوە ڕەنگە هەم ئەندام بیە دەرفەتی ئەندامبوون بۆ تۆ باشتر بێت پلانت چی هەیە و بە تایبەتی نەک لەم کۆڕبەندەیە لەوەی کە بە دنیای دەرەوە زیاتر ئاشنا ببیت. بەڵێ من ئەم ساڵ خوێندکاری قۆناغی چوارەم ئینشاڵڵا ئەگەر قۆناغی چوارەم تەواوکەم ئەمەوێت دوای ئەوە بۆ خوێندنی ماستەر ئیش بکەم بۆ ئەوە و ئینشاڵڵا خوێندنی ماستەریش تەواو بکەم و پلانیشمەوەی هەر لە ئێستا لە دوای ئەم کۆڕبەندەش جۆرێک لە کۆرسی ئۆنلاینی کە هەیە کەمێ بەشداری تیا بکەم ئەوەش دیسان کۆنسڵخانی ئەمریکا پشتگیری لەکە لە عێراق ئەوەش ئیسفادێکی زۆری هەیە ئەم جۆرە لە کۆرس و کۆربەندانە بەڕاستی گرنگی خۆیان هەیە و هیوادارم هەموو خوێندکارەکان هەوڵی بۆ بیان و بەشداری تیا بکەن منش پلانی ئەوم هەیە کە ئەگەر هەر بابەتێکی کەی هەبێ وەکو ئەم کۆڕبەندە بەشداری تیا بکەم. زۆر سپاس بۆ بەڕێز خاتووە فاشەفیق خوێندکاری بەشی ئینگلیزی زانکۆی هەڵەجۆ بەشداری کۆڕبەندی ئەوروپی ئەڵپاخ بۆ ساڵی 2020 کەوا لەم تەوەرەیە لەگەڵمان بوو. بینەرانی عەزیز ناوڕێکمانەیە و دێنەوەلات. بەڵای زانم راپۆرتێکمان هەیە لەسەر وەرزش و یاریکردن با بینەری ئەو راپۆرتە بین دێنەوەلاتە. ئەحمەد و دەیان و ئۆراس تەمەنیان تەنها 6 ساڵە بەڵام حەز و خولیایان بۆ یاری تێنس و هاوکاری ماڵەوەیان وای کردو ئەوان بەهرەمەندێکیان لێ دەربچێت و ڕاهێنەرەکانیشیان گرنگی تەواویان پێدەدەن تاوەکو لە داهاتوو یاریزانی ئەستێرەیان لێ دەربچێت. زەردەشت باوکی دوو منداڵە هەریەکە لە داهێن و دەیان هەردووچیان یاریزانی تێنسن. داهێن لە دوایین پاڵەوانتی کە لە شاری هەولێر بەڕێوە چوو لە ئاستی تەمەنی خۆی بووە پاڵەوان بەڵام دەیان تاوەکو ئێستا تاقیکردنەوەی ڕاستەقینەی نەبینیوە و بەهۆی تەمەنی بەشداری هیچ پاڵەوانتێکی فەرمی نەکردووە بەڵام ڕاهێنەرەکەی و باوکیشی گەشتبینن بەوە یاریزانێکی ئازبەرزی لێ بەرهەم بێت. وەکو باوکی هەردوو یاریزان داهێن و دەیانم تقریبا لە تەمەنی 7 مانگ دەبی تەمرینەکە بەڵام دایانم زیاتر لە 2 ساڵ تەمرینەکە واتە ئێساش بەردەوامە هەوڵم داوە کاتێکیان و تەرخام بکەم لەوەی بتوانن بەردەوام بن لە مەشقانی خۆیان دوانە بڕێن هەر لەو ئاسێ بمینێنەوە کە ئێستا تێدانا و هەردەمیش هەوڵ دەدەم بەردەوام بن. دەیان وەکو ئەو مستەوەیە کە ئێستا دەیبینم تەوەقع ئەوەی دەکەم کە بتوانی یانە نەتیجەی باش بینی لەم پاڵەوانتیە دایانیشم 2 پاڵەوانتی لەمە پێش بەشداری کردیەوە توانین بگاتە ئاستیەکەم. زۆر دڵخۆشم کە ڕۆژانە مەشقەکەم دەکەم حەزم لێیە لە داهاتوودا بمە پاڵەوان. شێروان لە کاتێکدا خۆی یاریزانی تێنسا هاوکارێکی باشی تاقە کوڕەکەیەتی ئەحمەد بەدەر لەوەی لەگەڵ ڕاهێنەرەکانی مەشقەکانی ئەنجام دەدات کاتەکانی دیکەی لەگەڵ باوکی بە یاری تێنس بەسەردەبات تاوەکو باشترین ئامادەکاری هەبێت بۆ نزیکترین پاڵەوانیەتی. وەکو ئەحمەد من لە منداڵیەوە هەستم کرد کە عمری 2 ساڵ بوو 2 ساڵ و نی بوو هەستم کرد بە هەرچی تێنسی تێدایە بەخۆم زۆر متابعی تێنسی بووم و یاریزانی تێنسیشم کە متابعەم دەکرد هەستم دەکرد زۆر تەقلیدی لاعیب ڕافایل نادالی ئیسپانی دەکردەوە منش ڕۆژێک بیرم لەوە کردەوە گوتم بابزانم ڕێکتم دادەستی گوتم بزانم ئەو بەهرەی تێدایە بالفعل کە ڕێکتەکەم دادەستی و کە لە ماڵەوە یاریمان کرد هەستم کرد ئەوە لاعیبەکی زۆر باشی لێ دەردەچی و لە داهاتوودا ئیشاڵڵا بەرنامەمان هەیە کە ببتە یاریزانێکی زۆر باش و سەبر لەگەری دەڕۆین و تقریبا 5 ساڵە لەگەری ماتا ئێستا بەبێ داڕان ئیشاڵڵا لە داهاتووشدا لەگەری بەردەوام دەبم.
زۆر دڵخۆشم کە تێنس دەکەم لە ساستی جیهان و بە لەم شارەکاندا حەزمێ بمە پەڵەوانێکی باش لەم جیهاندا هەفتەی 3 ڕۆژ لەگە ماستان تەمرین هەفتەی 2 ڕۆژ لەگە بابم تەمرینەکەم. ئۆراس هەر لە سەرەتای بەسەر پێکەوتنی یاری تێنس ئەنجام دەدات بەهۆی ئەوەی باوکی ڕاهێنەری ئەو یاریەیە و ڕۆژانە ئاڵانی باوکی لەگەڵ خۆی بۆ یاریگەکانی تێنس هێناوێتی. ئەمە ژوای کردووە تێنس لە لای ئۆراس یەکێک بێتە دڵخۆشکەرەکانی ژیانی. I like tennis. حوسێن محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ هەولێر. بینەرانی عزیز دیارەتەوەری دووەمی پەیامی ڕۆژ ئەمڕۆمان قسەکردنە لەسەر گرانبوونی نرخی مریشک بە تایبەتی ئاخۆدە و زیانانەی بەگشتی کە لە ئێستادا لە کێڵگە پەلەوەریەکان دەدرێت بۆ قسەکردن لەسەرم بابەتەش میوانداری زۆر بەڕێز کاک نازم عەبدوڵڵا جێگیری سەرۆکی کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکانمان کردووە. کاک نازم زۆر سپاس بۆ دەرفەتەوە خێر. زۆر سپاس بۆ مریشک باس لەوەکەن گران بووە بۆچی گرانتان کردووە؟ بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ کەناڵی پەیام زۆر سپاس بۆ گوێگرانی ئازیز. لە ڕاستیدا مریشک گران نەبووە 1 کیلۆ مریشک لەسەر خاوەن پرۆژەکان 2000 دینارەکەوێ بەڵام ئێستا بە 2400 دینار بە 2300 دینارە لە ناو هۆڵەکاندا ڕاگەیانەکان ئەڵێن گران بوو. ئێمە حەزەکەین لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک مریشک گران نەبێ حەزش ناکەین ئێمە خۆمان هەموو ڕۆژە لە زەرد و زیان دابین. ئێستا هۆکاری بەرزبوونەوەی نرخە لە بۆ نمونە لە 1800 بۆ 2400 چییە؟ کاکە ئێمە لە سەرەتای مانگی سێوە جەنابەت ئەزانی بەهۆی سەرەتای ڤایرۆسی کۆرۆناوە دوکانەکانی هەرێمی کوردستان هەمووی داخرا دوکانی مریشکەکان بازار بەگشتی هەمووی داخرا لە مانگی 4 بۆ مانگی 5ەوە ڤایرۆسێکی کوشندە ڕووی لە چێلگە پەلەوەریەکانی هەرێمی کوردستان کرد بە ناوی IB نیوکاستڵ گەمبۆرۆ ئەتوانم بڵێم لە 170 لە 180 پرۆژەکانی هەرێمی کوردستان لە ناو برۆ تا ئەم دەقە من قسەش لەگەڵ جەنابتان ناکەم ئەم ڤایرۆسە بە تایبەتی نیوکاستڵ بەردەوامە. هۆکارەکەی ئەوەیە کە تۆزێک نرخ بەرز بۆتەوە سەبەبی ئەو ڤایرۆسەیە کە ئەو هەموو مریشک و جوچکە ئەکوژە لە ناو هۆڵی پەلەوەرەکاندا. واتە بەرهەمی ناوخۆیی بەهۆی ئەو ڤاکسینگ ئەو ڤایرۆسەوە کەم بووتەوە بەشێکی زۆر لە دەستداوە ئەمەش شوای کردووە بەرهەم کەمبیان نرخەکەی زیاد دەبێت. کاکە ئێستا من وەک عەرزم کردی لە سەرەتای بەرنامەکەەوە خۆ 1 کیلۆ مریشک 2100 دینار لەسەر ئێمە ئەکەوێت ئەمە بەرزبوونەوە نییە بەڵام گۆڕانکاریێک لە نرخەکەی بەڵێ ئەگە بێت و بەڵێ ئەو ڤایرۆسە نەبووایە بەڵێ نرخ بەرز نابووە بەڵام بەڕێی من تا 35 ڕۆژ تا 40 ڕۆژی تر نرخ لە 2000 تا 2.5 و یاریەکە. زۆر باشە. من دەمەوێت لەسەر زیانەکان قسە بکەین. ئەو ڤایرۆسی کە پیا بووە لە دیارە سەرمی ڤایرۆسی کۆرۆناکەشەوە هیچ ئەو زیانەی کە خەڵمێنرێت بۆ زیان بە کێڵگە پەلەوەریەکان چەندە؟ لە مانگی سێوە تا مانگی نۆ بەیانی دوی ئەکەوینە مانگی نۆوە ئەگەر 3000 هۆڵ لە ماوەی ئەم 6 مانگەدا فرۆشرابێ هەر هۆڵێک 15 ملیۆن دیناری زەرەت بەرکەوتوە بە دڵنیاییەوە زیاتریشی بەرکەوتووە معنایەوە ئەکاتە 45 میلیارد دینار لە ماوەی 6 مانگدا زەرەت بەر خاوەن چێلگە پەلەوەریەکان کەوتووە بەڵام ئێمە لە هەمان کاتدا لەبەر لێپرسینەوە و هینی خۆمان ئەڵێن 25 میلیارد دینار لە هەموو هەرێمی کوردستان زەرەت بەر خاوەن چێلگە پەلەوەریەکان کەوتووە زۆر بەداخەوە جەنابیشت ئەزانی و بەرهەمهێن لە هیچ وڵاتێکی دنیادا تووشی زەرەد و زیان نابێ حکومت بە هەموو شێوەیەک پشگیریەکە بەڵام بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستاندا بە دەیان میلیارد دلار مەخسوتە پرۆژەوە ساڵانە ئەم زەرەد و زیانە بەردەوامە بێ ئێمە چەند جار لەم کەناڵی بەڕێزیشتانەوە لە چەندین کەناڵی ترەوە داوامان لە حکومەتی هەرێمی کوردستان کردووە وەرە پێشەوە نرخمان بۆ دیاریکە با ئێمە هەموو ڕۆژە لە زەرەد و زیاندا نەبین با لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش گران نەوێ بەڵام بەداخەوە تا ئێستا حکومەت گوێی لێ نەگرتووی. کاک نازم گرفتێکی تر لێرە هەیە کە ڤایرۆسێک دێ و مەسەلەن ڕێژەیەکی زۆر لە بەروبوومەکان و جوچکە و مریشکەکان لە ناوە بات بێگومان کێڵگە پەلەوەریەکانیش دکتۆری تایبەت بخۆیان هەیە و ڤاکسین بەکاردێنن بۆ بەرهەمەکانیان. ئایا ڤاکسینەکان کوالێتیان باش نییە تیجارین و ڕێگری لە ڤایرۆسەکە ناکە یاخود بۆ ئەم ڤایرۆساوە بە ئاسانی دێتە ناو زیانێکی زۆر بۆ ئەو 45 میلیارد دینارە زیان دەگەێت؟ بەڕێی من ئەم ڤایرۆسە من ئەمە ڕێی شخصی خۆمە
ئەیجێڕمەوە بۆ وڵاتێک کە دەستی ئەنقەز بێ هێنابێتێ ناو هەرێمی کوردستانەوە سەرانسەری عێراقی گرپێتەوە. دووەمینیش بۆ مەسلەی تۆڵی ڤاکسێمە بە کوردی خۆمان لە ناو خاوەن پرۆژەکان پێڵێن لوقاعات. ئەم لوقاعاتە ئەمنی قەومیە برای ئازیزم، لوقاعات شتێکی خەتەرە، نابێت دکتۆری بازرگان دەستی بۆ بەرە، نابێت کەسی بازرگان دەستی بۆ بەرە. لە هەموو وڵاتێکی دنیادا گەندەڵترین وڵاتی دنیا خۆی حکومت معاملە بە لوقاعاتەواکە بە کەسی فسفۆر و بە کەسی شارەزا ئەچێ ئەگە خۆی لوقاعی بۆ دابین نەکرا لە وڵاتێک ئەکڕێتەوە لە شەریکێکی محتەبەر کە ناسرابێت لە دنیادا، ئەو کاتی لە ڕێگای ڤەیتەرنەریەکانەوە ئەیداتەوە بە خاوەن پرۆژەکان. ئەو کاتی حکومەتی هەرێمی کوردستان هەموو داتا و زانیاریەکانی هەموو هەرێمی کوردستانیشی بۆ دەرەکەوێت. ئێمە ناڵین با حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای ڤەیتەرنەریەکانەوە ئەم ڤاکسێنیان ئەم لوقاعاتە دا بە خاوەن پرۆژەکان. ئێماڵین بە پارە بمانداتەوە، بەڵام هەڵگرتنەکەی تەندروست بێ، بە شێوەیەکی جوان بێ، تەزویر و لە ناو سەهۆڵی لێ نەبرێ بێتە تاگاتە دەستی خاوەن پرۆژەکان. ئەو کاتە بەرپرسیارم لەم قسەی خۆم، ساڵانە حکومەت ئەتوانێت 700 بۆ 800 ملیۆن دلار لەم کەرتەی ئێمە ئیسیفادە بکە. چەندان کەرتی تر هەیە لە هەرێمی کوردستاندا. برای ئەزیزم، تۆ جەنابەت ئەڵێی دکتۆری ڤەیتەرنەری، من ئەڵێم ئەم دکتۆرە ڤەیتەرنەریانە ئەوانەی عیادەیان هەیە، من ئەوانە ناڵەمانەی کە دەوامەکەن، ڕێز و احترام هەیە بۆیان، بەڕاستی هەمووی بازرگانە. هەتا ئێستا بە تەعداوەڵم لە دووهۆک و زاخەوە تا گاتە خانەقین با دکتۆرێکە بێ بڵێ من دوو پرۆژەم چارەسەر کردووە ئەم نەخۆشی نیوکاسڵ و ئایبی و گەمبۆرۆیە نییە، بۆشی چارەسەر ناکرێت. معنای وایە ئەمە بازرگانن، دەرمانفرۆشن، خۆیان دەوڵەمەند کردووە بە خاوەن پرۆژەکان. ئەجا برای ئازیزم، خاوەن پرۆژە گیر و گرفتی زۆر زۆرە، کرێکارەکەت غەدر لێیەکە، کابرای غاز لێرە و ڕێز و احترام هەیە، ناڵم هەمویان غەدر لێیەکە ئاگال لە خۆ نەبێت لە کاتی غاز تێکرد گاز و غاز تێکردنەکەدا. کابرای معمل علف غەدر لێیەکە، هەڵهێنەری جوچک غەدر لێیەکە، دەرمان فرۆشە غەدر لێیەکە، دکتۆری ڤەیتەرنەریە ئەوانەی عیادەیان هەیە لە بازار غەدر لێیەکە. ئەی باشە نابێت حکومەتی هەرێمی کوردستان بێتە پێشەوە چاودێری ئەم پرۆژانە بکە. گەورەترین کەرت لە سەرانسەری عێراقدا کە بەرەو پێشەوە چۆ کەرتی پەلەوەرە، بەڵام زۆر بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نهاتۆتە پێشەوە. زۆر باشە کاک نازم، من دەمەوێت باگراوندێکی سیاسیە مۆزوعش هەڵبەمەوە. دیارە دەمەوێت بزانم پێشەم شتیان ڤایرۆسە لە ڕابردوودا بۆ سێ ڤایرۆسە پێکەوە زیانی ئەزمونمان هەبوو بەم شێوازە زیان لە کێڵگە پەلەوەریەکانماندا. برای ئازیزم، من نێزەکەی 17 ساڵە ئیشی داواجینە کە مەگە بڵە موم لە ڕیژ نهاتوە لە ناو مریشک و جووشکدا گەورە بووم، ڕاستە درۆ نییە. بەڵام هەتا ئێستا من خۆم ڤایرۆسی وا بەقووەت و وا شەدیدم نەبینیوە لە ناو هەرێمی کوردستاندا یان لە ناو پرۆژەکانی خۆمدا. من مەسەلەن بۆ خۆم 47,000 مریشکم لێ مردووە. باشە بۆ لەبەرەوەی هۆکارەکەی بە لوقاعاتی ئەزانم، ئەمڕۆ لوقاعات دەکەی بۆی مەناعی وەرگێ ئەو مریشکە کە تووشی ئەو ڤایرۆسە نەبێت، تەماشاکەی پاش 3 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژی تر هەر عینان لوقاع کە تۆ عینان نەوع لوقاع بۆ نمونە بڵێن ئایبیان نیوکاسڵیان گەمبۆرۆ کردوتە بۆ 3 ڕۆژ 4 ڕۆژی تر عینان ڤایرۆس دێتە ناو هۆڵەکەتەوە. زۆر باشە، ئەمە کەواتە ئەزمموی نەبووە. من دەمەوێت بزانم تەبەن عادەتەن ئێمە بیرمان نەچێت ئەگەر هیچ نەزانیندا لە کاتێک کە خۆمان توانای دابینکردنی مریشکمان هەبێت زیانی بۆ تورکیا و بۆ ئێران و بۆ وڵاتەکانی دیکە هەیە کە مریشک دێت لە بەرازیل لەوەڕازیلەوەی دێت. ئێمە خۆمان بەبێ و زیانانە توانای بەرەمێنانی مریشکمان هەیە بۆ ناخۆی خۆمان. برای ئەزیزم، ئێمە لە پارێزگای سلەیمانی بڵین لە قەڵاتزێەوە تاگەینە کەلار و کفری ئەگەر 2.5 ملیۆن بین وایە ئەم 2.5 ملیۆن نفرە زەربی 24 کیلۆیکە ئەکاتە 6,000 تەن. بەڵام ئێمە ساڵانە لە پارێزگای سلەیمانی بە هەڵەبجە و گەرمیانەوە نێزەکەی 250,000 تەنمان زیاتر هەیە. بۆی وتم ئەگەر 6,000 نەفەرین، چونکە بەپێی ستانداری نێودەوڵەتی هەموو ساڵانە نفەر 23 بۆ 24 کیلۆ گۆشتی مریشکی سپی بۆ دانراوە کە بیخوا. ئەوە شتێکی نێودەوڵەتی ستانداری نێودەوڵەتی دانراوە. ئێمە دووقاتی ستاندار. بەڵێ جەبا من یەک شتێک بە یەک عەرزی جەناب بکەم. من زۆر جار ئەبینم لە نەختێک کەناڵی ڕاگەیاندنەوە کە ئەڵێن ئێمە بە هەموو هەرێمی کوردستان 250,000 تەن 200,000 تەنمان هەیە. ئەمە زۆر دوورە لە ڕاستیەوە. بۆ نمونە ئەگەر ڕۆژانە بەس ڕۆژانم بە جەناب تێڵم بەلانی کەمەوە
لە کەلارەوە تا گاتە قەڵازە 20 سیارەی بەغا مریشک بارکە 25,000 ئەکاتە 100,000 مریشک وەنیە ئەم 100,000 مریشکە زەربی 360 کە ساڵەکە ئەکاتە 35 میلیۆن مریشک معنایەوە ئەمە بەلانی کەمەوە بەلانی کەمەوە تۆ ساڵانە 45 بۆ 40 میلیۆن مریشکت ئەڕوا بەرەو جنوبی عێراق ئەمە بەس لە کەلارەوە تا قەڵازێ ئەی لە هەولێر ئەی لە دوهۆک معنای وایە ئەم شتانەی بەعزێ کە زێڵێ زۆر دوورە لە ڕاستیەوە سیارە سیاسیەکەم لەمەیە ئایا خۆدوتت ئەزمموی نەبووە پێدەچی ئەمە دەستێک هەبێ بۆ لێدان لە کێڵگە پەلەوەریەکان لە بەروی کە نەگەینە خۆت ئیکتیفایی واتە بەرهەم خۆمان خاوەنی بەرهەمی خۆمان بین بۆی کە بەرهەم لە دەرەوە هاوردە بکەنەوە پێویستمان بە بەرهەمی دەرەوە بێت برای عزیزم خۆی لە هەموو وڵاتێکی دنیادا تۆ ئەگە دراوسێت هەبوو ئەمە لە ڕووی سیاسیەوە دراوسەکەت پێی خۆش نییە کە تۆ وڵاتێکی دراوسەی تۆ پێشکەوتوتر بی حەزەکە مەعەدل ئەو مسەیتەر بێ بەسەر تۆدا بەروبوومی ناوخۆی بەسەر تۆدا ساخاتەوە بەو ئومێدەم حکومەتی هەرێمی کوردستان ئەمە لەبەر چاو بگرێ شتیوا ڕوونەدا ئێمە لە کاتێکدا کە بەروبوومی ناوخۆ لە 100 تا بڵم 200 زیادە لە هەرێمی کوردستان پێویستیم بە بەرهەمێکی دەرەکی نییە ئایا تورکی ناوەنێ ئێرانی ناوەنێ بەرازیلی ناوەنێ بەڕێی ئێمە تەندروستیش نییە لەبەرەوەی ئەو مریشکە بەستۆ کە دێتە ناو هەرێمی کوردستانەوە لەوانەیە ئی وڵاتێکی وەک تورکیا نەبێت لەوانە نایلۆنەکەی لێ بگۆڕدرێ لەوانەیە بەڕادێک لە ئەستەمبوڵەوە تاگاتە برایم خەلیل 4 ڕۆژ 5 ڕۆژی پێ بچێت کاکە خۆ ئەم 4-5 ڕۆژە ئەم بەڕادە شەو ڕۆژ ئیش ناکە معناوە ئەو مریشکە ئەگە بەستی و ئەگە دیسان خاو بووە ئەوەش مادێکی ژاری ئەچێتە ناوی ئەوەش ئەبێتە میکرۆبێکی کوشندە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان جا ئەو مریشکە مادێکی تری لێدرری کیمیایی لێدرێ بۆی سەوڵەکەی خاو نەبێتەوە یعنی بێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەوە زۆر باش بزانن من داوایان لەکەم وڵی مەبەستم بەروبوومی ناوخۆمان نییە بەس داوایان لەکەم تکایان لەکەم بەروبوومی دەرەکی بە تایبەتی مریشکی بەست و هیچ هاوڵاتێکی هەرێمی کوردستان بەکاری نێنێت زۆر باشە باست لەوە کرد 45,000 مریشک و جوچکە بەست لە کێڵگەکانی بەڕێستانە لە دەستراوە لە خلالی چەناوەتە بێت وەکو ئەمە یانێ من نیشانەیەکی پرسیار دووسکە بۆی بە پلان بۆ داڕێژرادن بۆ پەلەوەرەکانی کوردستان لە ناوبردنیانەی بە ماوەیەکی چەند 45,000 کاکە بە ماوەی یەک دانیانم پرۆژەیەکیانم لە 17 ڕۆژیەوە تا 37 ڕۆژی تەمەنی 37 ڕۆژی ئێستا ئەوەندەی مرئێکیشیانم لە 37 ڕۆژیەوە تا نێزیکەی 48-50 ڕۆژی 25,000 مریشکی کوژ ئەمە لە ماوەی مانگونیوێک لەمە و پێش بۆ شایدیش ئەتوانێت شایدی بدا کەناڵ 24 ئەو شایدی بدا کە هێنامە سەر قاعەکەی تەسویری ئەو مریشک و جوشکانی کە مربوون تەسویری کرد کاتە وەزارەتی کشت و کاڵی ژنەی تایبەتمەند لە پەرلەمانی کوردستان تا ئێستا هیچ هەڵوێست و سەردان و بەسەرکردنەوەیەکیان نەبووە بۆ ئەم بارودۆخەوەم گرفتەی کێسە بۆ کێڵگە پەلەوەریەکان دروست بووە هەتا ئێستا بەڕەسمی نەیان بۆ بەڵام شتێک هەیە لێرە بە ئینسان بە ویژدانەوە قسە بکە وەزیری کشت و کاڵ زۆر هەوڵەدا بۆم لا بۆولا بەڵام وەزیری کشت و کاڵیش ئەگەر ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان وەزارەتی بازرگانی پشتی وەزیری کشت و کاڵ نەگرێ بەڕاستی ئەویش هیچی بۆ ناکرێ من لێرەوە داواکارم لە بەڕێز سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان پشتی هەموو وەزیرەکان بگرێت و هەموو وەزیرەکان بە یەک چاو تەماشاکە بە سیاسی تەماشای ئەم وەزیری نەکە ئەم گۆڕانە مێشێتیم پارتیم کۆمەڵام یەگرتووە بە یەک چاو تەماشایان کە بڕێی من ئەو کاتە حکومەتی هەرێمی کوردستان لەوانەیە سەرکەوتێکی باش لە کابینەکەیدا بەدەست بێنە بەڵام ئەگەر بە شێوەیەک تەماشای کە بڵێ وڵا ئەو حیزبێ با وەزارەتەکەی سەر نەکەوێ ئەمەش خۆ هەر عیبدارەکە ئەگەڕێتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان ومێت دەکەم حکومەتی هەرێمی کوردستان هەموو وەزارەتەکان بە یەک چاو تەماشا بکات کاک نازم ئەو ڤایرۆسی کێساکە و سێ ڤایرۆسە لە پارێزگای سلێمانی لە هەموو عێراق و لە هەموو کوردستانی گرتوێتەوە هەمووی کامل ئەمە یەکەم جار لە دوهۆکەوە هات بۆ هەولێر لە هەولێرەوە هات بۆ سلەیمانی ئیتر وردە بەرەو جنوبی عێراقیش ڕۆیشتووە هەتا کەربەلا هەیە ئەمە هەتا دیارە ڤایرۆسەکە لەکوێوە هاتووە وڵی ئیتر لە وڵاتێکەوە هاتووە سببی دووەمیش وەک وتم بە لوقاعاتی هەزە مە شخصی خۆمە کاک نازم دەمێ بزانم ئێستا ئەم ڤایرۆسەکە لە ناو کەڵگە پەلەوەریەکانە بەربڵاوە ئایا بۆ تەندروستی مریشک یا خۆراکەکەی بۆ ئێمە هیچ زیانێکی هەیە هیچ زەرەد و هیچ زیانێکی نییە بۆ مرۆڤ کە بەکاری بێنێ لەبەرەوەی تا دکتۆری ڤەیتەرنەری فەحسی نەکە
ناکرێت نەک ئەم دکتۆرانی کە عیادیانێک کەوتم دکتۆری بازرگان ئەمە دکتۆری ڤەیتەنەری تاقیگای سلەیمانیە تا فەحسی نەکا بە هیچ شێوەیەک ناکرێتە بازارەوە خواردنیشی زۆر تەندروستە تەبیعیە هیچ زەرەد و زیانێکی نیێت تاکە زەرەد کە هەیەی بۆ جیلفانی خاوەن پرۆژەکانە. زۆر باش. ئەگەر ئەو مریشکانەی کە با بڵێن لە تاقیگەش دەرچن ئەگەر خودی ڤایرۆسەکەشیان تێدا بێ بەڵام ئەو نەبێز نەبێ بیان کوژێ هەردیسانەوە زەری بۆ زەرەدی ئەم ڤایرۆسە خۆمە ئەنفلۆنزانیە زەرەدی بۆ مرۆڤە بێ نەخێر نیوکاستل IB گەمبۆرە بە هیچ شێوەیەکی ناگوازرێتەوە بۆ مرۆڤ بە هیچ شێوەیەک. بەس جەرا پرسیارێکی تیش لێرە دێت کاک نازم ئەمە بەس بۆ مریشکەیە یانە هەنێک پێم وابێ ڕاستە کێڵگە پەلەوەریەکانی تر کەمن وانەی کە قاز و مراوی و قەلوانش هەمان زیانیشی بەوان گەاندوە تایبەتە ئەوان لەوانەیە بڵێن قاز و قەل لە مریشێک تۆ لەو جووسکێک ئەوە نابێ پەروەردەیەکی لە مناڵی ساوا خراپترە تا ئاگاتە 50-55 ڕۆژیان 45 ڕۆژ ئەیفرۆشی بەڵام قەل و قاز مەناعی لەوانەیە بەقووەتر بێ بەو شێوەیە نەبێت لەویژە کوژە بەڵام بەو شێوەی مریشکە نایکوژێت. زۆر سپاس بۆ بەڕێز نازم ئەڵاس جێگری سەرۆکی کۆمەڵەی کێڵگە پەلەوەریەکان سپاس بۆ دەرفەتەی بێمەت بەخشی. زۆر سپاس بۆ کەناڵی پێیان بۆ بینەرانی ئازیز سپاس بۆ بەڕێستە. سپاس دەکەین. ئازیزان و خۆشەویستان دەچینە دەربەندی خان بۆ تەوەری سێمی پامی ڕۆژ ئەم ڕۆمان قسەکردن لەسەر گرفتەکانی بەڕێبەرایەتی پەروەردەی دەربەندی خان وەک پێشتووی ژاماژەم پێکرد دیارە بە تایبەتی دەربەندی خان بەهۆی خراپی بینا و کۆنی قوتابخانەکانەوە دەناڵێت لە بەرەوەی کە لە چەند ساڵی ڕابردوو بۆ مەلەرزەیەک ئەو ناوچەی زیاتر گرتەوە هەرچەندە ئەمە گرفتی سەرەکی زۆرێک لە قوتابخانە و پەروەردەکانی دیکەشە لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بەڵام بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە دەچینە دەربەندی خان لەگەڵ بەڕێز هاوار حەمید بەڕێوەبەری پەروەردەی دەربەندی خان قساکەین کە ماوەستا هاوار زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر لێەوە بپرسین دەستپێکردنی داوام بەرەبەر دەست پێکاتەوە و دەمانوێت بزانین گرفتەکانی ئێوە تا چەند ئێوە ئێستا ئامادەن بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن. زۆر سپاس بۆ بەڕێستان سپاسانەکەین لە ڕاستیە ئەوەی کە بۆ بەڕێستانی باس بکەین دەربەندی خان شۆک و هەموو شارەکانی ترک و پەروەردەی شارەکانی تر دەستی بە ئامادەکاری تەواو کرد بۆ دەستپێکردنی پرۆسەی پەروەردە بەڵام بڕیارەکە لە سەرەوە ئەدرێت ئەوەی کە ئێمە ئاگادار بین وەکو وەزارەتی پەروەردە هەموو ئاماداریەک هەموو ئامادەکاریە کراوە بەڵام ئێمە خۆت ئەزانی ئەو وەزعی کە هاتۆ بەسەر کوردستانە بۆ بابەتی کۆرۆنا ئەبێت ئێمە چاوەڕێی بڕیاری وەزارەتی تەندروستی بکەین کە ئەوان ڕێنمایی و ئەو ڕێکارە خۆپاریە زیانە چییە لەبەر ئەوە ئێمە وەکو خۆمان هەموو ئامادەکاریێکمان کردووە و کۆبوونەوەمان کردو لەگەڵ هەموو بەڕێوەبەری ناوەندەکانی خوێندن و ئامادەکاری تەواومان کردووە و ئامادەین هەر کاتێک بڕیار لەسەر بدرێت ئێمەش ئەو بڕیارە جێبەجێکەین. مامۆستا هیچ بڕیارێکی ڕسمی هەیە لە دەستپێکردنەوەی کاتی خوێندن واتە ساڵانی ڕابردوو لە سەرەتای مانگینەوە یان زۆر جادووا کەوت بۆ پازدەینەوە بەس ئەم ساڵ پێم وابێ هێشتا دیاری نەکراوە ئایا نات لەبەر ئەوەی کۆڤید-19 یاخود لەبەرەوەی کێشە و گرفتەکانی دەستپێکردنەوەی پرۆسی خوێندن بەگشتی لە هەرێمی کوردستان ئەوەندە زۆرن هێشتا بڕیار نەدراوە. بەڵێ بۆ ئەو پرسیارەی بەڕێستان دوو ڕووی هەیە پرسیارەکە جارە پێش ئەوە ئێمە لە یەکینۆ بەمەسی یا پەیوەندیکردنی هەموو مامۆستایان دەست پێکات واتە بە زمانی ئەوەی کە بڵێن باشەرە ئەکرێت کە ئەو باشەرە کراواتە حکوومەت گوڵۆپی سۆزی ئەوە کردوانی بۆ دەستپێکردنەوەی دەوام بۆ بابەت ئەوەی کەی دەست پێکاتانی دەوام بە فەرمی وەکەوەی کە خوێندکار بێت بۆ ناوەندەکانی خوێندن بڕیارێکە بوو لە 21 دەست پێ بکە بەڵام زیاتر ئەوە پەیوەستە بەوەی کە باسم کرد سەرەتای بۆ خۆپارێزیەکەیە بۆ کێشە و گیر و گرفتی تر ئەوە پەیوەندی باشتی ترەوە هەیە بەڵام ئەوەی کە من ئاگادار بم لەوە ناچێت لە مانگینەوە دەست پێ بکات بەڵام هیوایەکەیە کە لە سەرەتای مانگیدا دەست پێ بکات ئایا بە چی شێوازێکە بێ ئەوە لەلایەن وەزارەتەوە و لەلایەن لیژنەی باڵای ئەوە ڕوبەڕوونی کۆرۆناوە ئەو بڕیاری لێ دێت. ماوەستا دەمەوێت بزانم گرفتەکانتان چین بۆ دەستپێکردنی وەرزینەی خوێندن جیاواز لەوەی کە ئێستا دەزانم مامۆستایان هەمووی نیگەرانن دواکەوتنی موچۆوەمانە هەیە بڕان زیاتر لە ڕووی لۆجستیەوە دابیکردنی هۆڵەکانی خوێندن بیناکان و بە تایبەتی دەربەندی خان بۆ هۆی بوو مەلەرزەوە پێم وایە تا ئێستاش بەشێک لە بینا حکومیەکان نۆژە نەکراونەتەوە ئایا گرفتەکانتان بەگشتی چین؟ بڵێ لە ڕاستیە گیر و گرفتی بینامان نەماوە تا ڕادەیەکی باش ئەو بوو مەلەرزەی کڕیدا لە ساڵی لە مانگی 2017 بەڕاستی ئەوە کارەساتێکی زۆر نەخۆش بەسەر شارەکە هات بەگشتی بە تایبەتیش بۆ کەرتی پەروەردە
بیناکانی ئێمە زەرۆر زیانێکی زۆری بەرکەوت ئەو کاتە حکوومەتی هەرێم ڕاستەخۆ لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە هاتە سەرخەت و توانرا لەلایەن تیمی ئەندازەی خۆمان وەکو بەشی بینای خۆمان ئیشێکی باشی تیا بکرێت بە هەمان شێوە لەسەر بودجەی نەوت هەتا مانگی نوێی 2019 بوو کە 5 مانگ پێشەوەی ئێمە وەکو دەست بەکار بین لەم پۆستەیە هەمووی شەکان تەواو کرا و کێشە گیرروگرفتی بینامان نەما بۆ بەردەوامیش ئێمە خۆمان کۆنتاکتمان هەیە لەگەڵ ناوەندەکانی خوێندنا وەکو گیرروگرفتی بینا تا ڕادەیەکی باش گیرروگرفت زۆر کەمە لە دەربەندیخان لە چاو شوێنەکانی وەکو ئەبیستین ئەوش ئەگەڕێتەوە بۆ جوهدی هەموو لایەک بەڕاستی گیرروگرفتێکی وامان نییە بەڵام ئیترەوەی کە بەڕێزی باسی ئەوە کەی بڵێ مامۆستا کاتێک کە ئەتوانێت لە ناوەندەکانی خوێندنا دەوام بکات کە بەڕاستی ژیانی دابین بکرێت چونکە مامۆستا ناتوانێت کارێکی تر بکات من دڵنیاتانەکەمەوە کە وەزارەتی پەروەردە بەڕێزە وەزیری پەروەردە خۆی لەسەر خەتە بە بەردەوامی بۆ ئەو کێشە کە چارەسەر کوشەڵا کێشە هەیە و بە بەردەوامی هەیە و وەکو گیرروگرفتەکە گەورەترە لەوەی کە کەرتی پەروەردە بێ ئێمە هیوادارین ژیانی خەڵک هەمووی بە تەواوەتی دابین بکرێت نەک هەر تەنها مامۆستا بەڵام من دڵنیاتەکەمەوە کە من لێرە لەم شوێنەی کە دەوام ئەەکەم لای پارێزەری مافیان هەبین و ئەوەیشی لە توانای منابێت چین پێ بکرێ من لە خزمەتی مامۆستا هاوار بێگومان بەڕێستان وەکو مامۆستایەک هەم وەکو بەڕێوەبەرێکی پەروەردەش خوێندنەوەی ئێوە بۆ واقعی پەروەردەی ئێستەی هەرێمی کوردستان تا چەند ئەگەر بێت و حکوومەت گرنگی بە کەرتی پەروەردە نەدا لەوەی لە دابینکردن و تەمینکردنی ژیانی مامۆستایان لە چاپکردنی کتێبی نوێ بۆ خوێندکاران لە نۆژەنکردنەوەی تەواوی بیناکان بەگشتی لە هەرێمی کوردستانیان بۆ کەرتی پرۆسەی پەروەردە ئەمانە زیان بە پرۆسی پەروەردە دەگەێنن مەسیری خوێندکارەکان بەکوێ دەگەێنن یاخود تااقەت و حوسڵی مامۆساکان تاکەی لەگەڵم بابەتەیە دەتوانێت ڕابێت بەڕێستا وەکو شارەزایەکی پەروەردە ینی خوێندنەوەتان بۆمە چییە وەزعی پەروەردەی کوردستان بەرەوکوێ دەگاگەر بێت و ئاوڕێکی جدی لێ نەدرێتەوە بەگشتی بەڵێ بەڕێستم ڕاگەیاند من تەنها ئەتوانم بە ناوی خۆمەوە قسە بکەم وەکو دەربەنی خان وەکو هەرێمی کوردستان بەڵێ ئاگامان لێیەتی کێشە هەیە بەڵام لەگەڵ ئەوەیشا هەوڵ درراوە ئەوەی من ئاگادار بم وەزارەت بە بەردەوامی لەسەر هێڵم بۆ چارەسەرکردنی ئەو کێشە گیرروگرفتانی کە هێتە کە ڕوبەڕوومانە بێتەوە بەڵێ بە دڵنیاییەوە کەرتی پەروەردە کردێکی زۆر هەستیارە ئەبێت بە بەردەوامی چارەسەری گیرروگرفتەکانیان بکرێن نەبوونی کتێبیش لەم ڕۆژانەی ئایندا ئێمە ئەوەی ئاگامان لێبێ کتێب دابش ئەکرێت و تا ڕادەیەکی زۆر باش چارەسەری گیرروگرفتانە کراوە گەر ساڵانی پێشووتر هەبوو بێ لەم ساڵانەی دوایە کەم بووەتەوە گیرروگرفتی نەبوونی کتێب باوەڕ ناکەم زۆر کەمە بەڵام بۆ مەبەست یانی دابینکردنی وەکو بژێوی مامۆستاوەی کە باسی ئەو کێ زیاتر لە مەبەستی جەنابەت تێگەم ئەوە واجبە حکوومەتە بێت بە دوای چارەسەرا بگەڕێ دڵنیام ئیشەڵا ئەوەیش ئەمەل هەیە چارەسەر بکرێت و ئیشەڵا ئاکرێت چارەسەرەکرێت زۆر باش ئەمەل هەیە مامۆستا سەبارەت بە دابینکردنی ئەو مافەی مامۆستایانی کە وەکو چاودێر لە پۆلی 12 هەبوون دابینتان کردووە گەر دابینتان کردووە چۆن دابینتان کردووە بەڵێ لە ڕاستیە بودجێ تاقیکردنەوە هەیە بودجێ تاقیکردنەوە چەندمان دوا ئەکەوێت بەڵام ئێمە بۆ ئەوەی مامۆستایان ئاین بە دەرونێکی ئارام و لە هۆڵەکان و چاودێری بکەن ئێمە بودجەی ترمان هەیە بەشی ترمانێت توانین لەوە پارەیەکمان دابین کردو بۆ بەشی مثلا کاروباری تەکنیکی بۆ تاقیکردنەوەکان ئێمە بۆمان دابین کردن سبەینێکە ئەو پارە ئەو بودجە بۆمان تەرخان کرا و سەرف کرا لایەن گەنجینەکانەوە کۆتایی هات ئیشوکاری هەندێکان ڕێکاری ئیداری ئەوێت ئەوانە کۆتایی هات یەکخێنەوە شوێنی خۆی پارەکە ئێمە وەکو بەرپرسیارەتی خۆمان زۆربەی پەروەردەکان ئەوەیان کردووە بەڵام وازان ئەوەی کە 20ە یەکەم پەروەردە ئێمە کردومانە ئەمە ئەرکە لە ڕاستی ئەمە فرۆشتنەوە نیە من خۆزگە ئەخوازم کە توانامان هەبوایە هەموو مانگێک لە شوێنێک و پارێکمان دابین کردایە بۆ مامۆستاکان لە پاشەوەی کە تۆزێک پارە دواب بکەوتە یا بودجێکمان قسایەتەوە شوێنی خۆی بەشانازی ئەومان کردووە و جێبەجێشمان کردووە ئەیشیکەین لە ئایندەی ئیشی تریشەکەن چیمان پێ بکەین لە خزمەتیان دەستان خۆش بێت مامۆستا هاوار لە سنووری پەروەردەکەی بەڕێستانە بەڵام لە کێشەی مامۆستاتان نییە بۆ ساڵی نوێی خوێندن وەک دەزانن بەشێک لە مامۆستاکان ڕەنگە بچنە تەقاویتیەوە بەشێکیان ڕەنگە بە هەر هۆکارێک بێت لە پیشەی مامۆستای دوورکەوتنمە وڵاتیان بەجێهێشت بێ بەپێی پەروەردەکەی بەڕێستان مامۆستایی بۆ دابین کراوە یاخود داواتان کردو یاخود پلان هەیە مامۆستای نوێتان بۆ دابینکردن لە سنووری پەروەردەی دەربەندی خان بەڵێ ڕاستی ئەمە کێشەی مامۆستامان نییە وەکو بابە چونکە کۆمەڵێک دەرچووی زانکۆ ئەوانە هەیە بەڕاستی حەقی خۆیانە ئەوانەیش
وەکو مافی خۆیانە ئەگەر لە شوێنەکە دابمەچێن بەڵام بابی دامەزراندن لە دەسەڵاتی ئێمانە بەڵام ئێمە وەکو کێشە و گیر و گرفتی مامۆسانیمانە ساڵانش ڕێخستنەوەی میلاکات ئێستەوە کە بۆ نزیکی ساڵ و نیوە کەچەیە خۆم لێرە دەوامەکەم ڕاستەوە خۆن سەرپەرشتی و ڕێخستنەوەکەین و هەوڵمانداوە بە شێوەیەکی عادیلانە ئەو شوێنانەی کە فەراغ بن ئەو دەرچوە دانەمەزراوەکان کە هەمانەواتە ئەو بەڕێزانەی کە وەکو ئەوانە دائەندرێن زۆر بە شەفافانە ئیشمان کردووە و ئیشی باش شتیا کراوە ئەگەر شوێنێکی شاخرمان هەبێت دەرچوومان زۆر هەیە لە دەربەندیخانە ئەتوانین شوێنەکانی پێ بڕکەینەوە بەڵام ئێمە کێشەیەکی ترمانەیە حەزەکەم لە کەناڵەکەی بەڕێستانەوەکەوە هەر کێشە و گیر و گرفت نییە بە تەنها لە پەروەردەی ئێمە کارگوزار و پاسەوان و باخەوانێکی زۆر کە ساڵانەت خانە نشین ئەکرێت کێشەی ئەوەمان هەیە کە ناتوانێت خەڵگەتیان بۆ دابین بکرێ ئیتر ئێمە وەکو خۆمان نووسرامان بەرز کردو داوایشمان کرد وەزارەتیش داوای کردو من دڵنیام لەوە 100% بەڵام ئیتر ئێستا ینی باڵی دامەزراندن تۆزێک قرس بخۆشتان ئاگاداری ئەو وەستەی کوردستانن و هیواداری ئەو کێشە گیرروپلانەی وردە چارەسەر بکرێت. زۆر باشە ڕێژەی مامۆستایانی وانەبێژ و گرێبەستەکان لایەوە چۆنن دیارە لە ساڵانی ڕابردوو یا لە تاورپێرانەمانە هەندێکیان خۆپشاندا و ناڕزاییان هەبوو لەوەی کە بۆ نمونەوانە بێژەکان بکرێنە گرێبەستەکان بکرێنە هەمیشەی ڕێژەکەیان چەنە لایەوە چیان بۆ کراوە بە تایبەتیەوە بڕیاری دوایی کە لە پەرلەمانیشەوە پەسەند کرابوو لەوەی کە گرێبەستەکان بکرێنە هەمیشەی بەڵێ بەنسبەت گرێبەستەکانەوە کۆتایی هات ئەوان لە مانگی سێ و فەرمانیان بۆ دەرچوەوە هەر لە مانگی سێ بکرێن بە هەمیشەیی ئێستاوانش هەمیشەیی ئێمە 85 مامۆستاوانە بۆ گرێبەت ئێستا کراون بە هەمیشەیی بەڕاستی من لێرەوە جێگەی خۆیەتی کە دەستخۆشی لە وەزارەت بکەم خودی وەزیر کە ئەو ئیشەی کردبوو ئەمە پیاڵدان نیە ئەمە واقع من هەرکەس کاری باش بکە من سوپاس یەکەم ئەوە لە ئەم ینی وەزارەت لەم سەردەمی ئەم دەست بەکاربوونی ئەوە کرا کە زیاتر لە 5,000 مامۆستا بۆی من ئاگادار بم گرێبەتکران بە هەمیشەیی و ئێستا ئەوانە هەمیشەی داوامی خۆیان ئەکەن بەڵام ئەوانشی کەوانە بێژن وانە بێژش حەقی خۆیەتی من 100% لەگەڵ یانم بەڕاستی ئەوان نەبن هەندێک کە موکوڕی شوێنی ینی وانەوتنەوە وەک پڕکردنەوە دای پڕ ناکرێتەوە سوپاسیانەکەم بەڵام خۆیشیان ئاگایان لێتی بەڕاستی دەرچوو زۆرە من ڕۆژانەی مە کە داوامەکەین لە کاتژمێر 9 بۆ 1 بەلایەنی کەمەوە ڕۆژی 15 تا 20 کەس ئەوانە کە تازەکان نیەن سەر ئەدەم جگە لەوەیشی کە ژمارەیەکی زۆر لەوە پێش هەبووە بەڵام بێت چارەسەر بۆ ئەمانە بدۆزرێتەوە ئێمە ئەوەی کە هەمانە فەراغمانێ بەوان پڕی ئەەکەینەوە بەپێ ڕیزبەندی و خاڵبەندیە هیچ جیاوازیەک ناکەین ئێمە تەنها ئەوەندە ئەتوانین ئیتر ئەویتری ئەکەوێتە سەر حکومەت خۆی چارەسەر بۆوانە بدۆزێت. زۆر باشە مامۆستا دیارە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی دەربەندیخان بە حکومی بەشێکی قەرەداخ و لەم لاشەوە ناوچە سنووریەکان ڕەنگە چاپچێتەوە بەمە ئەوانش ئەگەر سەر بە پەروەردەی هەڵەبجەنەوێت گرنگەوەی سەر سنوورەکانیش بەشێکی لایەوە دەگرێتەوە گرفتان هەیە لەوەی کە نردنی میلاکات بۆ شوێنە سەختانە لە نردنی میلاکاتەکان بووەوێ بەڵێ ئێمە سنووری دەربەندیخان فراوانە ئەوە قەرەداغ بەشێکیە تا دیێوانەی قەرەداغ و تا میرە دێ لە باکوورەوە لە باشووریشەوە تا پۆنگڵە و لاڵیخان و ئەو ناوچەی شەمێرانیشمانێک کە بەڕێزێ ئیشارەتی پێدا تا ڕادەیەکە گینا نا مامۆستای زۆر باشمان هەیە سوپاسیان ناکەم بەڕاستی مامۆستامان هەیە خۆیڵێت مامۆستایەوە چی ئەمرە فەرمن ئێمە قیچێکە لێ منە بەڵام ئێمە وەکو خۆمانەکو ویژدانیان ساڵانی پێشوو کراوە ئەوەی لە توانا بووە کراوە ئیشەکەم بەڵام ئێمە ئەمانەی بە تەواتی ڕێکی بخێن ئێمە ناڵێن ئەوانەی پێشوو زەڕ بکەین نەخێر هەموو ئیشی زۆر باش کراوە و لە ئیشیشا گیر و گرفت دروستە بێ هەڵێش دروستە بەڵام ئێمە ئەمانەوەی ئەو هەڵانە چاکەینەوە ئەو ئیشانەی کە چاک بۆ بتوانین چاکتری بکەین گیر و گرفت تا ڕادەیەک کەمە ئەگەر هیچ بێت بەوانە بێش بۆ کاتە ئەتوانین پڕی بکەینەوە. زۆر باشە مامۆستا دەمێ بزانم هاوکاریەکانی یونیسێف بۆ ئەو ناوچەیە چی بووە تا ئێستا بە تایبەتی ناوچەیەکی زیان لێکەوتووە و عادەتەن لەو شوێنانەیە زیاتر ڕێکخراوە نێودوڵەتیەکان بە تایبەتی یونیسێفیش دەستی هاوکاریان دەگەێنێتەوە شوێنە یونیسێف چی بۆ کردوون بەگشتی؟ ئەمە پێشەوەی باسی یونیسێف بکەین ئەو کاتێک کە زیان بەر بیناکانی ئێمە کەوت ئەم دیوانی پەروەردەی کە ئێستا متیایە دانیشتومان ژوورەیش هەموو شوێنەکان خۆتەزانی ئەو ئەگەر لەبیرتان بێ ئەو ئینەی کە ڕوویدا ئەبوو مەلەرزە زۆر بەهێز بوو بەشێک لە خانەکان دەربەندیخانیشی ڕووخاندووە ئێمەش وەکو پەروەردە بێبەری نەبووین لەو ڕووتا و کارە ساتە 15 بینامان وەکو نۆژەن کرایەوە لەسەر بودجەی خۆمان وەکو وەزارەت وەکو پەروەردەی دەربەندیخانیش کە پارەی بەدابین کرا 125 میلیۆن بوو نزیکەی 36 میلیۆنیش لە پارەی نەوت
بودجە بودجەی نەوت ئیش بە هەمان شێوە و یونیسێفی نزیکی 120 میلیۆنێکەوەی من کە ئاگام لێبێ بۆ مەوزوعی بۆ یاخکردن و بۆ مەوزوعی هەندێک تەسیسی ئەرزی و هەروەها بۆ سەبکردن و ئەوانە بەڕاستی ئەوانش هاوکاریان کردین بەڵام هاوکاریەکانیان ئێمە سوپاسیانەکەین هەر ڕێکخراوێک بێتە پێش و ئێستش کەم و کۆڕی بڵێ نییە هەر هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی باشە و ساڵانە ئێمە پارەی پرۆژگامان هەیە لەو پارەی پرۆژگا کە ئەگەڕێتەوە بۆمان بۆ پەروەردەکان کە دووبارە دابەشکرێتەوە لە گشتەکەی لە گشتیەکانەوە بۆ خەزاکان ئێمە بە بەردەوامی لەگەڵ بەڕێوەبەری ناوەندەکانی خوێندنا لەسەر خەتی و یونیسێفیش کاری خۆی کردومە سوپاسیانەکەی زۆر باشە مامۆستا دیارە یەکێتی مامۆستایان باز لەوە دەکات کە بەم شێوازە پرۆسەی خوێندن دەست پێ ناکرێتەوە ئەوە دڵنیاییەوە ناڕزایی مامۆستایان و خۆپشاندانەکانیشیان دەبینین جەنابەت لە ئێستەوە تەسەوراتت لە سنوورەکەی خۆتە بۆ بەدەمەواتنی مامۆستایان بۆ ئەوەی کە بێن پەیوەندی بە بەڕێبەرایەتەکەتانەوە بکەن دەوام دەست پێ بکاتەوە و ناڕزایەتیەکانیان چۆن دەبینن ئەگەر بێت و حکوومەت هێرێمی کوردستان گۆڕانکاری بەسەر موچە و ئەولویەت بوونی مامۆستا لە پێدانی موچەیە نەکات. جارە بایمە پێش ئەوە نەکەوێنین پێش حەدەست نەکەوێن چکە مەکتەب ئەوکردنەوەی کە ئەڵێن مەکتەب وشەیەکی باوە ناوەندەکانی خوێندن جارێ دەرگان نەکراوەوە بەڕووی خوێندکارانە قوتابیان و مناڵانی باخچە بەس تەنها پەیوەندیکردنێکی مامۆستان سوێدان لە یەکی نۆ ئەویش بۆ ئەوەیە کە کۆمەڵێک لیژنە و تیمدان لە ناوەندەکانی خوێندنە بۆ ڕێخستنەوەی شێوازی داوامکردن بڕیارە لە کۆتایی مانگی نوە بەڕاستی تا ئەو کاتە ئینشاڵڵا گۆڕانکاریەک هەر ئەبێ لە موچە من دڵنیام گۆڕانکارێک ڕوئەدا بەڵام مامۆستا بە دڵنیای و مامۆستا ناتوانێت بەو شێوە دەوام بکە ئەوە شتێکی دیارە هەمومان ئەزانین چەند ساڵە ئەو بارە بەو شێوە ڕۆشتووە بەس من دڵنیام ئینشاڵڵا کۆتایی بەمێشێت و ئەمە شتەیە پەڕێت و هیواداری من کەسێک متەفاعیلە بین ئینشاڵڵا لەوە دەمێ بزانم پلانتان بۆ خوێندنی ئەمساڵ چییە لە ڕووی تێکەڵی و بەشداریکردنی خوێندکارەکان و ڕێژەیان لە ناو قوتابخانەکاندا لە ناو هۆڵەکانی خوێندندا چکە دەزانین ئێستا بە پێوە بڕیاری کە وەزارەتی خوێندنی باڵا دەری کردووە زانکۆکان سیستەمی تێکەڵاوە واتە هەم بە ئۆنلاین و هەمە و وانانەی کە پراکتیکین دەبێت قوتابی بەشداری ناو محازەرات و قاعەکان بکە ئێوە پلانتان چۆنە لەوەی کە ڕێژەی قوتابی لە ناو قوتابخانە و هۆڵەکاندا چۆن دەبێت پلان لە وەزارەت دانراوە انجومەنی وەزارەت و بەڕاوێژ لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی قەزاکانی شاوان بەردەوام لەسەر هێڵن بەڵام ئەوەی کە هەیە کۆمەڵێک پێشنیار هەیە پێشنیارێکی بە دواخستنی دەوام لەبەرەوە بزانین بارودۆخەی لە چونکە تۆ نازانین بەڕاستی ئەم بارودۆخە هەموو سەر زەوی گرتووە تەنها دانی وڵاتەکەی ئێمە نییە ئەم بارودۆخە دیارە ئێمە زانین چۆنە لەوە چێت مانگێک دوا بکەوێت یان زیاتر ئەوەیان بەپێی هەڵسەنگاندنەکانە هەڵسەنگاندنیش لای وەزارەتی دەزانی لای ئێمە ناکرێت هەڵسەنگاندنی بارودۆخی نەخۆشیەکان لە وەزارەتی سەحەوە کرێت بەڵام کۆمەڵێک هەیە کۆمەڵێک پێشنیاز کراوە و پێشنیازێک لەوانە کە دوا بکرد یان پێشنیازێکی تر ئەگەر بێت و بۆ ئەوەی پۆلەکانی بەرکەوتەی زیاتر لە نێوان خوێندکار و قوتابیان نەبێت بکرێت بە دوو دەوامێک ئەوش هەمووی پێشنیارێکی تریشەیە بە سیستمی ئۆنلاین و تێکەڵ بکرێت ئەمانە هەمووی پێشنیارە بەڵام بۆ هەموو حاڵەتێکە لە خراپترین حاڵەتە وەزارەتی پەروەردە ئەیەوێت کە خوێندکار و قوتابی و مافی نەفەوتێت تەنها ئەمەیە ئیشەکە تەنانی ئەرکێکە لە سەری وەزارەت جێبەجێ بکات چونکە خۆت ئەزانی نازانی ئایا ئەم پەتایەکی نەگری سەوتا ئێستا چارەسەری بۆ نەدۆزراوەتە خۆ نایشکرێت تۆ هەردا بنیشیت و سیر بکەیت مانگ و 2 مانگ و 3 مانگ تەخیر بکرێت ئەو کاتە خوێندکارش ئاسی دابەزێ ئەمە لە 26 دۆوە دەوام نەکراوە نزیکەی 2 مانگێک زیاتر کە بەمی بەیەکەوە داوام بکرێت نەکراوە لە دوای کۆرسی دووەم هەنوەرسی دووەم ئێستش باهاماشی ئەم ساڵش ئەوە بەردەوام بێ خراپەکەوێت لەسەر ئاستی زانستی خوێندکاران و قوتابیان بۆیە کۆمەڵێکی پێشنیازێ بەڵام تا ئێستا هیچی نەچوو لەبەری جێبەجێکردن تەنها پێشنیازێکە و وەزارەتی خوێندنی باڵەش ئەو پەیوەندی بە خۆیانەوە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هاوار حەمید بەڕێوەبەری پەروەردەی دەربەندی خان سپاس بۆ دەرفەتەی بەیەمەت بەخشی بەڵێ برێنانی عەزیز سپاس بۆ بینەری ئێوەش بەم شێوەیە لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە بە هاوکاری هاوکارم کاک جەلال بڕگە بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن ئومێد دەکەین لە ئاسوودەی و لە کامەرانیا بن بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ